حاڵ من بچینە سەر باسێکی تر لەم مەوزوعەوە دەواازەی باسەکان خەریک ئاکرێتەوە پێم خۆش ئەگەر هاوڕیانێکی تر کۆمنتیان هەیە ئاوا کۆمنتەکانیان دەربڕن هاوڕێمەیە تۆ حەزەکەی ئەگەر قسەیەکت هەیە لەم بابەتە دیارە کۆمنتەکە تەوجیه من کرا بۆ من جوابمدا بەڵام ئەگەر تۆش ئیزافێکت هەیە من تقریبا قسەکانم کردەوە ینی هاوڕە شەماڵ خۆی کێشەکە لە چیایە يعني أمي حماس ككدويتي سل مكوتم العالم العربي حتى يسار هموي يعني أكثريتي تر شاو بدواي أم اشتيا وفرقه بهيج نوع هيش فرق دروس ناكل بيني مقاومة جماهيري خلقي فلسطين مقاومة عادل ولقل استراتيجيتي سياسي وكشون بلي أعمالك عسكري سياسي نقشداري طبقاتي معين كحماسة وروشتو على أما تمثيلي منك أما أصلا قسمك شي لو هناني تو هنا توكا يعني بلين إسرائيل تيكشكاوا لوتيشكاوا وفعلا هواية تراجعي كي كدوا بلا ما خما حتى العراق التجربة معناها يعني مثلا تيكشكاني أمريكا لعراق باشا قسمك لو مقاومي كدوتي قسمك مقاومي خلق بوا بلا قسمك كي كداعش بوا قسمك كي ك يعني تياراتي إجرامي بون أمريكا أم كارثة گەورەی بەسەر عێراق هێنا بەڵام بۆ لەحظەیە ئێمە يعني هیچ نوع هینێکمان نەکرد بێتمان ئەمە مقاومەیەکە مقاومەیەکی شۆڕژگەرانەیە بە دژی ئەمریکایان ئەوانە بەعکسەوە لە یەکەم ڕۆژەوە سنووربەندیمان کردو لەگەڵ ئەم نەوعە لە مقاومە يعني خەڵکی مەزلوم مستحقی ئەوەیە کە حركة دفاعية بك كحركتك آزادي خوازانة به حركتك بك فعلا دفاع كلا يعني طموحي إنساني وتحرري بشركاني كظلم يعني يكره وكوبلين فلسطين بهني تو العراق بهني تو نقوي تاراتي رجعي كون فرستي خاور خط استراتيجيتك أو بيبي بسنبلي حركتي تو أما خوي لما انطقوا لهنا أكيوتو جاني كبابي أكيوتو يعني باخي ناسيوناليزم وإسلاميزم وحركاتاني سبرو مثلا جو بقول لبعض لوانيك من بمثالي يعني حتى اللي رأيك يكون عبد الباري عطوان يعني كقومية إسلامية يعني بهيج نوع أشتيك هيج نوع عائق كينيا لبردم أويكا ها لا يعني للسعودية وبيقرأ أشتيك قومي بكا الإسلامية كو بيقرأ أشتيك قومي بكا لحشون بيقرأ أو دفاعي ليك هیچ نوع مبدئي كي نية غيري أو مبدأ قومي إسلامي كهيدي مقسم هونية كتشير كم بوا يسوي كل شخصية هو هيني خوي هي مكانتي خوي ورئيسي خوي بلان بهالحال هو نظرات يدي يعني من أول ينمو بي توضيحي أما حماسي شد بمشكلة بلان لهمان كاتا يعني ممكن يوصل أصلي مسألة باز كردن لحماس ببي باز كردن موضوع استبدادي إسرائيلي باز كردن لمسببي أصلي خاطر تحليلك ما خاطر تحليلك غلط توا أما بحثي أصلية لموضوع تقييم أمريكا الرؤداء يعني أو قسكان أزاي شو أنا من أم باسم في خوشة براسي أم نقاشات وأنا زوجت ما بورن كاتو زي موضوع جيري إما لبرانبر حماسة لو جايو سرها ونادا ولو جايو درناك كحماس دي وهي شكات سر إسرائيل موضوع جيري إما لبرانبر حماس وإسلامي سياسي للدفاع لما فكاني خلشي بندستي حماسة وخلشي بندستي جولانو إسلامي كانوا وسرها ودا نقل موضوعيتي الدفاع كردن لدولتك ولا متمدين ترى والله نازانم حقوق إنساني تابر قرار دولة إسرائيل حقوق إنساني تابر قرار نية دولة إنسان إسرائيل دولة شيء أبارتايدية ما أمشي شكل لما هي إذا بابين السرشتي شتل أقرم دولة أو دولة شيء رقص برستا منو توشو هاوري عبد الله صالح يشو هاوري يشتريش كجوان ليمان اللي ردواتريش كومنت كان يندانم همو ما لديش حكومتي بعزبو يشتين اجتماعي كردستان لديش حكومتي بعزبو هاوري مؤيد منو تو هاوري عبد الله وهاوري أنت كجوان ليمان كومنيست كان هيش كاتك هاتي روجه للروجان بياناميشي محكوم كردن لسر هيرشيك وبلاماليشي يشيتيكان بون منوسط حكومتي بعز يمكن كممكن مدنيشي تياكو جراب العرب عرب زمان هیچ کاتێکاتی کاری وامان کردووە محکوممان کردووە مثلەن داژی کردنی کەرکووک لە ساڵی 90 بۆ نمونە ئەگەر تۆ واقعیتەکە باسەکە نەڵێن وڵا ئێستا کە بەسەن قسەی ئاوا کرێت تەحلیلەکە ئەها ئەوە ئەگەر حەماس نەچوایە خەڵکانی لە ئیسرائیل وانێ نەکردا ئیسرائیل مناڵی غەزەی ئاوا لێ ناکردو ئەوانە دەی بە هەمان مقیاس دەتوانی بڵێ لە ساڵی 91 وەمە مەنسوور حکمت لە هیچێک لە نامەکانە باسی کردووە لە بەحسەکانی داخلی ئەو وەختەیە باشە
لە ساڵی 91 یەکێتی پەلاماری کەرکوشی نەدایەوە حکوومەتی بەعسی لەگەڵ شەڕی مالوونەمانە ڕوبەڕوو نەکردایەتەوە حکوومەتی بەعس پەلاماری کوردستانی نادا و خەڵکە ئاوارە نابوو ئاوارەی ملیۆنی ڕووی نادا و ئەو خەڵکەش ئاوا ژیانی لێنە ئەشێواوە و کۆمەلگایەوەی بەسەر نەهات بەشە ممکن بوو لە جێگەیەک مفاوەزە هەرە و کاتە پێشەوەی کە ئەمریکا خەتی ئەوە دابنێتوانە مفاوەزە دەرەوە کاتە لە بینی باس و ئەو بڵێن ئەحزابانە دەستی پێ بکردای پەلاماردانی کەرکووک خەڵکی ڕوبەڕووی ئەو مەساتە کردەوە کە کردەوە لە ساڵی 90 هاتین من و تۆ و هاوڕێ عەبدوڵڵا ساڵح و هاوڕێیانی تری کۆمونیست مەحکومیکەن کە یەکێتی و پارتی و ئەحزابی کوردایەتی ئەچنە ناو کەرکووکە و شەڕی کەرکووکەکەن و شەڕی مەعەز خالی دەکەن ئەوانەکەن نەمان کردەمە باشە لە ڕووداوی ترا بۆ نمونە مەسەلەن چوزانم ئێستاوانەی کە لە ناو کوردستانە باسی هینەکەنوان یەکێتی نیشتیمانی لە ساڵی 91 بەڕەسمی ویستوێتی سەدی دەربەنی خان تەقێنێتەوە بۆی کەەوە هەرچی لەو دیەوە عەرەب زمانەوە ئەوانە ئاو بیبە کردەوەیەکی تیرۆریستیە کردەوەیەکی تاوانکارانەیەکە کراوە ئەوانە خۆ بمانزانانی ئەو کاتە ناڕزاییمان دەرەبڕی بەڵام ئەهاتین بڵێن نەخێر هەموو ئینتیفاازەکە هەموو ئەوەی کە لە بەرامبەر حکوومەتی بەعساکە بکرێتە ژێر پرسیارەوە و مۆزعی لە بەرامبەر بگرین نەمانە کرد یەکێتی و پارتی و ئەحزابی ناسیۆنالیستی کورد بە درێژایی دژایەتیکردنیان لەگەڵ حکوومەتی بەعسا ئەنواع و ئەشکال تاوانیان ئەنجامداوە مەسەلەن لە شوێنێکە لە جێگایەکە کە ئێمە مۆزعێکمان گرتبێت لەسەر خودی مقاومەتکردنی بەعس و بڵێ خودی مقاومەتکردنی باس کەوتوتە ژێر پرسیارەوە کاریوامان نەکردووە جا من باسەکەم لەسەر ئەوەیە ئەگە مقاومەتکردن لە بەرامبەر ئیسرائیلا وەکو شتێک حەقێکە لە حەقەکان لە بەرامبەر ئیسرائیلا چی ئەیکات ئەو وەختە باسەکە لەسەرەوە نییە ئەم هێزە کە مقاومەتی کردووە من لە مۆزعی ئیسرائیلەوە لە بەرامبەرم هێزەیە بوەستم نە لە مۆزیەوەی ئەم هێزە دژی ئازادیە دژی ژنە دژی مافی مناڵە دژی ئەوەیە بۆ هویەتە دینیەوە هاتوتە مەیدان لە مۆزی ئەوە لە دژێوەستم نەک لە مۆزی ئەوەی کە من دیفاع لە دەوڵەتێکی متەمەدینەکەم لە هینە لە ئیسرائیل سکولاریزم بەرقرار لە ئیسرائیل نازیزم حکومەکە ئاپارتایت حکومەکە ئەمە حقیقەتی ئیسرائیل بەڕاستی من ئاوایە بینم هاوڕە شەماڵ زۆر ئەگەر بوار هەبێ مەسەلەیەکی زۆر مهمە تەڕەحکە زین چۆنە ینی هەر بۆ ملاقەشەکە گەرمترکەینانی هەر لە کوردستانە ئێمە خۆش ئاگاداری هەر ئەو فترانە یعنی من دەبینمە ساڵی 1984 کە مپاوەزاتی کرد یەکێتی لەگەڵ حکوومەتی بەعسا باشە کە مپاوەزاتی کرد ئێمە نەهاتین بڵێن وەڵامە خیانەتی کرد وتمان ئەمە بەشێکە لە سیاسەتیان بەشێکە لە استراتیژیەتیان ینی ڕخنەمان لەوە بوو کە ئەمانە بەش ینی وا ئیشەکەن ینی پێش ناکە تۆ بەرێک لە بەری ئەمانی دیلاقت بەمۆنێ چکە ئەم خۆی سیاسەتەکەی واکە مپاوەزاتیشەکە شەڕیشەکە شەڕیش و مپاوەزاتی هەردوویەک یەک شتە بۆ ئێمە ینی قسەکەم ئەوەیە کە تۆ حرەکەیەکی کەی دوو لەنەوە دوویەکە کە ئێمە هاتین لە کوردستانە ینی خۆت ئاگاداری دایان جا منە قسەیم کردوەوە ئەرکە دەست بەجەکان کە ئێمە لە ڕۆتی کۆمۆنیستە تەرحمان وتمان ئەساسی مەسەلەکەەوە نییە کە هێزەکانی ڕژێمە چێتە دەرەوە لە کوردستانە ئەساسی مەسەلەکەوەیە کە جەماوەری خەڵکی زەحمەکێش و کرێکار و جەماوەری مەحرومی کوردستان چۆن خۆی تەنزیمکان لە شوراکانیانە کە بتوان وەکو هێزێکی یەکگرتووی مسلح ئەو هێزانەی کە لە دەرەوەن پارتی و یەکێتی و ئەوانەی کە مسلحن هێزی ناسیۆنالیستین بێن احتیوای حرەکەتەکەیانکەن خۆیان کردوانە ئینی نەکرد مەخسم چۆنە لە مختلف مراحلی حرەکەتی ینی ئێمە لە کوردستانە ڕاستی احتمال هینێکمان نەکرد بێ ینی قسەمان نەکرد بێ بەیاناتمان دەر نەکرد بێ بەڵام هاتووی منەظەمەی خۆتی دروست کردووە منفەسڵ بووی لەو هیچ نوع ئەستراتیژیەتێکی نەبوو لەوێ باجار ئەخڵاتمان کردووە باسی ئەخڵاتەکانی پێشوو ناکەم بەڵام بۆ قەدەرێک کە خەتی کۆمۆنیستی توانیوێتی تعبیر لە خۆی بکە هیچ نوع ئاهینێکی بەم هێزانەوە نەماوە بەعکسەوە کەوتوتەوەی سڕاعێکی سیاسیان لەگەڵانە لە بەرامبەر حەماسیش ئێمە ئیسەر ئەگەر لە غەزەیە بووینایە وەکو منەظەمەیەکی مستەقلی مارکسیستی تۆ ئەوزاعگە خەڵکەنی کە چۆن لەگەڵ ئەما بگونجێت تو یەکسەر تیاتانە بە بەڵام معنایەوە نیە تۆ منفەسڵ نیلی معنای ئەوە نییە سیاسەتی بە ئاشتی و بە شەڕی بە ئیرهابی و بە غێرە ئیرهابی بەرەیەکی کەیە شتێکی کەیە قسەکە دەسەر ئێمە ئەمە ینی بەیانکەین زیاتر ئەزانم تۆ ئەوانەی کە باسیەکەی وای لێت ینی من قسەکەم چییە ئەگەر ئێمە بۆ ئیتیجار زۆر بڵێن وای لێ ینی ئەساسەکەی کە بڵێن ئێمە جیاوازین نقاش و لە شەرحکردنی مۆزوعەکە تێکەڵ بێتەوە جارێکیکە اینجا پاراستنی ئەو ئیستقلالیەتە
لە هەموو مەراحیلەکانیان مهمە. ئێمە کە ناتوانین تۆ جهتێکە دەرکەیت و لە ناوی بەریت و خۆ بچی ئیشەکە بکەی، ئەو بەحسێکی گەیە ئەتوانی بیگونجێنی لەگەڵ زۆر تاراتە لێ دەیات و مقاومەیەکەیت و ئیلا ئاخری، بەڵام تۆ مستەقلی عەلا طول هیچ شتێک ڕەبتە ناکاتەوە. حەماس من ئەوە بە تعبیری کەم حرەکەتی حەماس ڕەقمەوەی کە زەربەیەکی عەسکەری گەورەی یاوە لە ئیسرائیل، معادلاتەکانی گۆڕیوە، نۆرمەلایزیشنی بردە دواوە، ینی سروشتیکردنەوەی عیلاقە لەگەڵ ئیسرائیلە. ئەمانە هەمووی مەسائلەکەن دەوری ئێران و هینی ئەسڵن بۆ ماوەیەکی کە بردەوە پێشە، ئەمانە هەمووی نەتائیجی سیاسین. قسمێکی هەر زۆر ڕەجریە ئەوەی کە مەسەن ئێران بێت دەگەر ئێرانی پێ تەقوێ بێت ئەوە خۆ هینە قسمێکیشی احتیمالە لە ساڵحی حرەکەی تەقەدمی بە، بەڵام ئەمانە هیچی ناگاتە ئەوەی کە ئێمە بێنین بڵێن ئەم کارە کارێکە کە ئێمە بێ ڕەئی لەسەر بین، مجبەر نین ڕەئی لەسەر بین حەماسی کردووە، مجبەرین ئەوەی کە نەقدیکەین کە ئیرهابی کردووە، بەڵام مجبەر نین بڵێن ئەمە لە قەزەی فەڵەستینە هاتووە حرەکەی ینی شتێکە باتێ پێش وانە چکە سەیطرە پیاکە پێش هەموو شتێک کۆمۆنیستەکانە شکێنێ، پێش هەموو شتە ئەمە ئێمە خەڵکێنێ، هینەکە ئەمەیە، ینی منطقی معادلەکە ئەمەیە، من وای تێگەم. مەرحاڵ باشە باسەکە هی بکەن هاوڕیانی تریش کۆمنتیان هەیە ئەتوانین بچینەوە سەر ئەم مەوزوعە کاتێکی تریش. هاوڕێ شوان عەزیز دەڵێ ئایا لە دیدی کۆمونیستەکانەوە هەردووک حرەکەی فەتح و بزوتنەوەی حەماس دەتوانن نوێنەری فەڵەستینەکان بن بۆ کێشەکەیان؟ بە بڕای من نە، من وای نابینم کە بتوانن نوێنەریان بن. بەرحاڵ جوابەکەی زۆر سادەیە، نە، بەڵام باسەکە لەسەر زای چۆن من وا ئەزانم وایە بێ مۆسە قسەکانی تۆش لە پێشووترا هەمیشە بێ خۆمان وا بیر بکەینەوە. من ئێمە ئەگەر لە غەزە بووینە ئێستا گروپێکی کۆمونیستی بووینە چیمانە کرد؟ بەیاننامەمان دەرەکرد محکومی حەماسمانە کرد، بەیاننامەمان دەرەکرد محکومی حەماسمانە کرد لەسەر ئەوەی کە پەلاماری ئیسرائیلی داوە. یعنی ئایا بەڕاستی مەوزعێکی کۆمونیستی ئاوا بۆ گروپێ لە ناو غەزەیە بێ مەوزوعیەتی هەیە؟ هیچ گروپێکی کۆمونیستی لە ناو غەزەیە توانێت ئەمڕۆ مەوزعێکی ئاوا دەربڕێ؟ یعنی ئینسان خۆ مەسەلەکە باسکردوانێت نەک ئەتوانێت لە ڕووی ئەوەی کەوا بترسێ. گروپێکی نهێنی کۆمونیستی لە ناو غەزەیە کەس نازانێکیان 5 نەفەرن، یانێ بەیاننامەیەک دەرکرد لەسەر ئەم دۆخی کە خۆڵقاوە ئێستا لە غەزەیە لەم ڕۆیە. مەسەلەن دروستە تەبلیغاتەکانیان ئاوا بێ کەەوە سەرنجام وتمان حەماس بوو بەهۆی وێرانکردنی غەزە، خۆ ناتوانن وا بڵێن. ئەتوانن بڵێن پەلاماردانی حەماس بۆ سەر ئیسرائیل ئەساسەن نابێ بکرێ، ناتوانن وا بڵێن، نەک لەبەرەوەی ناتوانن وا بڵێن ئەمنیەتیان نەکەوێتە خەتەر و هەرکەس حسابیان بۆ ناکاوەکو گروپێکی سیاسی. من تێگەشتنەکەم ئاوایە. بەرحاڵ ئەوڕێ بەختیار پرسیارێکی نووسیوە یاخود سەرنجێکی داناوەڵێ ئەو جۆرە بۆ چوونەکانی شەماڵ کە دەچێتە پاڵ هەموو جۆرە مقاومەیەکی ئیسرائیلەوە دەژڵێت نامێ مقاومەی حەماس محکوم بکرێت. ناو کروتە ناشی ناو ئاشی ئیسلامیەوە. بەرحاڵ من وا پێم وانە بە پێچەوانەوە من وازانم ئەوەی کە بەم شێوازە لە کولی ئەو ململانەیە داببڕێ کە لە بینی خەڵکی فەڵەستین و ئیسرائیلا هەیە، ئەمە ئاشەکاتە ناو ئاشی ئاوەکاتە ناو ئاشی ئیسلامەکانەوە کە خۆت بێ وەزیفە بکەی لەو بابەتەوە. ئەو جۆرە تێڕوانینانە نەبینینی تێکڕا و سەررجەمی محوەری ئیسلامی سیاسی بزوتەوەی حەماس حیزبەڵا و جمهوری ئیسلامی لە پاڵ محوەری رووسیا و چیندا. مەرحەڵ ئەمە باسێکی ترە، ئەم باسی محوەرانە و ئەم کێشانە مەوزعگرتن لە بەرامبەریانە مەوزعێکی لە ئاستێکی فراوانترا کە وەختێکم جەبهانەوەم بەرانە ڕۆشن بوونەوە سانەبێ معلومی کە، بەڵام دووبارە قسەکردن لێرە لەسەر حقی مقاومەتی ئیسرائیلە. ئەم حقایمە بە ڕسمیە ناسی دیفاعی لەکەنیان ئەمە نەزەری منە مۆیە تۆ شتێکە تێی بڵێ لەسەرمە ئیتر ینی با ئەو تۆزی ئەم شتە کۆکەینەوە ینی من مقاومەی خەڵکی فەڵەستین ینی ئەو زڵمی کە لەسەریان هەیسە ینی ئەوە بوتومانە، ینی هەموو کۆمونیستەکان ملزەمن کە دیفاعکەن لە حەقی وەسانەوە بەرامبەر ئەو زڵمە. تیاراتی مختلفی برجوازی کە لەناو ئەو مقاومەیە پەیان ئەبێت و ئێوە شقڵێکی پێبە، ئەمە بەحسێکی ترە باسم کرد نامێت تکراریکەمەوە. تۆ ناتوانانی ینی ئێمە هیچ نوعهینێکمان نییە لەگەڵ ئەوانیکە، بەڵام مقاومەی خەڵک کە ئەوێ ئەتراسکا کەوێ ئەو زڵمە لەسەری لابێ بکات بە حەلێکی عادلانە بۆ قەزەکەی بدۆزێتەوە، ئێمە پاڵپشتین و لەگەڵ یان. ئەمە یەک. دوو زدی بەدژی هەموو احتیوایەکی ئەو حرەکەیەکە کە بەلاردەیە بیبە بە ئیتیجای ینی حرەکاتی ینی بڵێن قەومی بێ ئیسلامی بێ توزان نیۆلیبرالی بێ هەچیە بێت، ینی ئەوەیە کە ئەبێ شتێ بێکەم لەگەڵ
يعني ئاوات و ئامانجەکانی خەڵکێکی زوڵم لێکرا و ستەم لێکرا و بێتەوە ینی کە بگەینێتە ئارامی حیاتێکی ئازادی و ڕەهایی و ینی خۆش گوزەرانی ئەم بەحسی ئەسڵیە لە مەوزوعەکانە بەڵام بە تەسەوڕەکەم ئەم بەشە ئەوە کافیە بۆی وەقتی هینەکەمان نەشتی کە تەسەوڕەکەم بەڵێ زۆر چاکە زۆر باشە بچین لەسەر درێژکراوەی نێودەوڵەتی ئەم باسە من لە جێگایەکە قسە باسێکی تۆم جۆ لێ بوو کە باسەکەی کە ئەم وجودی ئیسرائیل لە فەڵەستینە بەشێکە لە پرۆژەیەشی ئیمپریالیستیانە لەسەر ئاستی دنیاە من پێم وایە لەم ڕوانگەی و پێویستمان بەوە هەیە دووبارە لەسەر مۆزوعی ئیسرائیل و بوونی ئیسرائیل قسە بکەین فەرموو زۆر باشە من ینی ئیسرائیل هەموو ئەو وازەحە کە ینی وەکو چۆن بڵێ دەوڵەتێکە لە شەرقی ئەوسەتە لە عالمی عەرەبیە لە قەلبی عالمی عەرەبی و شەرقی ئەوسەتە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست يعني امتدادی قدرەتی ئیمپریالیستی غەربە بە تایبەتی ئەمریکا پێشووتر کە هاتووە ینی بەریتانیا دەوری دیوە لەسەر مۆزوعی دروستبوونی دەوڵەتەکە ولا انتقالی دەسەڵاتی ینی وەکو چۆن بڵێ هێزی ئیمپریالی ئەوەڵ لە عالەمە لە دوای حربی عالەمی یەکەمەوە دووەمەوە بۆ ئەمریکا ئەم مۆزوعە بۆ بە استراتیژەتی ئەسڵی ئەمریکا و بەشێکە لە ئیمتیدادی پاوەر ینی قدرەتی ئیمپریالیستی غەرب لە عالەمی عەرەبیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمە بایدن ینی خۆشتەزانی ینی بایدن چەند ساڵێ لەمە بەرەوەی تۆ ئەگەر ئیسرائیلیش نەبووە بێ ئەمریکا لە بەرژەوەندیەتێکی ئیسرائیلی کە دروستکە وازم نووسینێکی هاوڕ عومەر خەتابەوەی هێناوەتەوە کە بزڵبێت چ کاتێ قسەی کردووە جۆ بایدن ینی ئەمە ینی وازەح نیشانیا کەنزێکە ئیسرائیل کەنزێکە بۆ عالەمی غەربی بۆ ئەمریکا ئەمە لایەنێ لایەنێکی کە ئیسە تۆی بینی بە وازەحی ینی لە هەموو قۆناغە جیاوازەکان و مەرقتەفە سیاسیە عسکەریەکانە ئەمریکا دایمە ینی ئیسرائیل ینی پاپشتی ئەساسی ئیسرائیل ئەمریکا و وڵاتانی ئەوروپای غەربی بووە ئەمە لایەنێکی کام خودی ئەم وەزاوای کردووە کە لە عالەمی ینی لە ئەوروپایە و لە وڵاتانی ئەوروپا و لە غەربا لە ڕۆژ ئاوایە ینی ببێ بە بەشێک لە خەباتی سیاسی و ئیجتیماعی و فکری حتا بەنسبەت چەپ و بەنسبەت حرەکەی سۆشیالیستیەوە لە عالەمی غەربا ینی مەسەلەن تارێکی ئیشتراکی لە غەربا لە بەریتانیا یان لە ئەمریکا ناتوانێت خۆی جاکاتەوە لە مەسەلەی فەڵەستین ناتوانێت خۆی جاکاتەوە لە ینی استراتیجەتێک و سیاستێک کە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستینەکانە بەکارهێنێ و تۆی بینی ینی مەسەلەی فەڵەستین قەزەیەکی زۆر گەورەیە ینی قەزەیەکی زۆر ڕەواجدارە لەناو ینی لەناو چەپی بڵێن ئەوروپیا چۆپی غەربا ئەمە لەوە هاتووە کە ینی استراتیجەتی وڵاتانی غەربی و علاقەی لەگەڵ ئەمریکایە وای لێ کردووە کە ببێ بە بەشێ لە حیاتی ڕۆژانەی ینی تۆ ناتوانانی مقاومەی مؤسسەی دەسەڵاتدار بکەی لە وڵاتی وەکو بەریتانیا ئەگەر نەی دامی فەڵەستینیەکان نەکەی و خۆی بەعکسیشەوە هەچ تارێکی ڕادیکالی یەساری تۆزە بەرزە بێتەوە کە من نمونونەکەی وێنمۆن نمونونەکەی جەرمی کۆبن چۆن بە ئەنتیسیمیزم یەکسەر لایەن برد ینی ئەو حرەکان تێکشکان بەوەی کە ینی مؤسسەی حاکم لە بەریتانیا لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی معاملات و هەموو شتەکانەوە توانی ئەو حرەکەیە سەرکێ بەسەریان نێڵێ سەر دەربێن و ینی کوژاندیەوە حاصل قسەکەم چییە ینی مەسلەی ئیسرائیل و موقعیەتی و استراتیجەتی بەنسبەت وڵاتانی ئیمپریالیستی غەربیەوە نەکەر ئەوەیە کە و سیاسەتێکی عام و استراتیجەتێکە بۆیان بەڵکو لە ناوخۆی وڵاتەکانە بۆ بە بەشێک لە سراعی سیاسی طبقاتی لە ناو کۆمەلگانە یعنی ممکن نییە تۆ یەسارێک بڵێ ناوی یەسارە لە ئەوروپایە بێ مووقفێکی مخالیفی هەبێ بە مۆزوعی قەزەی فەڵەستین و تەحرڕی بەمانایە یعنی ئەوشی کە بڕوا بە ئیتیجاکە ناتە وەکو چۆن بڵێ سنف و کەتەگۆری چەپەوە ئەچێتە جێتێکی گا ینی بەشێک بۆ بەشێک لە سراعی سیاسیوانە اینجا ئەمە لایەنێک بەنسبە وڵاتانی غەربیەوە کە ینی بۆ ئیسرائیل کەنزێکی گەورەیە بۆیان و ئەمە کە هاتووە بەڕاستی ینی نەک لە ڕابطە بە خودی ئیسرائیل و وڵاتانی عەرەبیەوە لە ڕابطە بە ینی سراعی جیۆپۆلیتیکسی غەرب لە بەرامبەر
پێشووتر لە بەرامبەر عالەمی دوو قوتبیە کە ئیتحادی سۆڤێتی بوو ئەمڕۆ لە بەرامبەر سین و لە بەرامبەر ئەم کۆتە ینی عالەمیانی کە هێنە پێشەوە ینی جارێکی کە ئیسرائیل بەشێکە لە ینی سراعی جیۆپۆلیتیکسی عالەمی و شتێکی استراتیژی هەیە نردنی ئەم ئوستوڕانەی کێسە نردوێتی لە بەلاژ نییە خۆی یاری ناکەن گاڵتە ناکەن ینی مەسلەیەکی سیاسی جددی مهمە بۆیان ئەمە لایەنی کە ئەمە عکس بۆ تۆ لەسەر عالەمی غەر لە هەمان کاتە من لە دوای ئەتوانین بینە سەری قسەی لەسەر بکەین لەناو خودی چەپی ئەوروپایە بە حکمی ئەوەی کە ئەمە بووە بە شێک لە سیاسەتی ناوخۆیی ئەم وڵاتانە ئەنواع و ئەشکال ئەتوانم بڵێم یعنی ئەگەر ئەنواع ئەشکالیش نەبێت چەند لایەنێک ینی نەزاراتی مختلف هەیە لەسەر قەزەی فەڵەستین چۆن حەل بێت چۆن دژی ئیسرائیل وەسیتەوە يعني موضوع حتى أمي حماس يعني عكس بنوي أما سنة لسد لرابطة مع حماسه من أجل تبغى بي بتوزي أوش باسكم يعني هالأمر سيركي بشر لا شبكاني أوروبا وتمكا أرزيتكي أوي بشر كالحياتي سياسيا جانا كريتو ناتوانت تشبه لأوروبا بقصينا بلزل قضية فلسطين كاتو بشر كان كوتو تداوي أوي كان بالضبط بدو حماس أمره على ما مقاومة وأما يعني حتى امتداد كان يعني لعالمي عربية بشكل يساراني كان لعالمي عربي بتحديد بلهم اس دبليو في مثلا يعني امتداد إلى مصر يعني همان منهج طرحك وتقريبا حتى النجهة القومي وكوتوان بلهم إسلامي كحماس قصادا يعني يبم اتجاه يعني أونا دفاعي كسر سختانا لموضوع قضية مقاومة فلسطيني ولا مهم نية شنوع حركتي كاتو شنوع كدوايا كا وهروها لاني كشي دينك يعني لعالمي عربي ولعالمي ولاطاني شرقي اوسطا ايمي ماركسيست وكومونيست وطبقي كارجري امولاتانا وجناني امولاتانا كزليل دسي ناسيوناليزمي عربي وكردي واسلامي سياسي لمولاتانا ام اثارا بم معناي اما حاليه بيندي لغربانيه او الى حد ما بحكم او صراعي كباسم يعني تقريبا اللوجيكا كي جينا تأويك بروا ببيه الشرط وشروط دفاع عن حماسك وعلى أمام مقاومة فلسطينية وأما أواي يعني تقريبا أما سياسة كذي طبعا من بعية مسألة وكا يا الدولة يا تشي شلون بتوان حتى نظراتي ماركسيستية لبنان قضية كيوكو قضية فلسطينية حتى على دني تشبين العالم يعني يعني سري بزنامي اللي صار زوبش مناوي والله لاني كي سيركين جهاتي كهلنا وتشفي اوروبا وغربا يعني سياستك زور راديكال طرحك مثلا داوي سوري اشتراكيه كان منطقه كان داوي وك حتى نابي قصي دولتي دروسكي طرحي دولتي بطرحي اصلاحيه انا سنه والله بدولتي كي فلسطين بيشوتها فلسطين بوا فلسطين يعني خلق يعني جنسي فلسطينيه بوا مواطني فلسطينيه بوا بيجوي دولة اسرائيل دروسبه دولتێکی فەڵەستینی گشتی لە فەڵەستینا دروست بێ کە هەموو یەهودی ئەوەی کە اعتقادی یەهودی هەیە ئیسلامی هەیە مەسیحی هەیە بێدینە هەرچیەکەیە بێ لەناو ئیتاری ئەم دەوڵەتە یانی ژیان بەرێتە سەر و بەشێک بێت لە فیدراسیۆنێکی اشتراکی لە کولی عالمی عربیە يعني ئەمە ئایدێڵی ئەمانە بۆ طرحی ئەم مۆزوعە يعني بەشێکیان کە زۆر ڕادیکان وحتى بديجي هنا وسيرته بديجي أوي كان يعني ما إصلاحية مثلا موضوع دولتي كي برجوازي تروح دروسكي شو معناه كي هي كومونيست كان بين دفاع لدروسكني دولتي كي برجوازي كانوا تكاتك كإسرائيل أماناك أصلا دولتي سياستي دولتي بهالحال من سكمت شيء باكرتي كما يعني أونا آثاري مسألة فلسطين وقضية إسرائيل لسر يعني لسر يسار حركة اشتراكي لعالمي روجاوايا هي يعني بشكل لم جدل كيس إما إيكين لسلام أم شاشة يعني بشكل حيا إن جاء إما برأي يعني قصة من أوان كما بهموما حول بين حتى أم جدلش لقل يعني لقل أوروبا لقل يعني شفي أوروبيا بيننا أم جدلوا أم دايلوجوا كسياستي ماركسيستي دروس لبرامج قضايا شيء قضية فلسطينية والله همان منهج تطبيق أبي بس قضية كردستان تطبيقها كبير أبي بس الموضوع حركي قومي عربي لعالمي عربي يعني كل ولاية كان أويك يعني بلا حركي تحرري قومي فيها يعني أمانة همي مسائل كي زور جريني فكري وسياسي وعملين يعني حقيقة يعني كانت يعني قصيدة سببين زۆر باشە بەرحاڵ من لەم بابەتەوە زانم مۆیت کە ئەم مۆزوع ئەم دوو مەڵەی کە لەو خۆرهەڵاتی ناوەڕاستە سەرمایەداری دنیا
چاندوێتی یاخود هەڵی تۆقاندووە کە ناوی ئیسرائیلە و ئەم پێک هاتە کە لە ڕۆژەکانی دروست بوونیەوە هەتاکو ئێستاوە بەشێک هەستەکەی بۆتە میکانیزمی دووبارە بوونەوە و ژیانی ئەم پێک هاتە سیاسیە کە دوژمنایەتیکردنە لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان ئەمانە هەمیشە بۆرەیەکی بڵین ئامادە بووە بۆ جێبەجێکردنی کۆنەپەرستری سیاسەتەکان ئەنی زۆر کەس لەوانە کە ئەمڕۆ لە ڕوانگەی ئیسرائیلەوە دوژمنایەتی حەماسەکەن یاخود پێیان وایە لە بینی حەماس و ئیسرائیلە بێ ئیسرائیل هەڵبژێری ئیسرائیل باشترە و ئەوانی تایە ئەوە بیرە بنەوە کە ئەساسەن خودی حەماس لە ناوچەی غەزەیە بەشێک بە پرۆژەیەک بۆ لە پرۆژەکانی ئیسرائیل خۆی دروستبوونی حەماس پرۆژەیەک بۆ لە پژۆژەکانی ئیسرائیل خۆی یعنی غەزە کەرتی غەزە هەتاکو 1967 بڵین لە هەتاکو بڵین 1960 تا شەڕی 6 ڕۆژەیە لە بندەستی میسرا بووە و ئەوانەشی کە لە غەزەیە بەشێک بوون لە ڕەوتی ئیخوانی موسلیمینی میسر هەر هەمان فشار و گوشار کە لەسەر ئیخوانی ناو قاهیرە هەبووە لەسەر ئەوانیش بووە بەڵام لە 1960 وەختێک ئیسرائیل ئەم ناوچەیە داگیرەکاوی خاتە ژێر دەستی خۆیەوە قتاعی غەزە و لە میسری ئەسێنێتەوە ئەو دەم ئیسرائیل لەم ناوچەیە سیاسەتی پەروەردەکردن و بەخێوکردن و قەڵاوکردنی ئەم ئیسلامیانە ئەگرێتە بەر باسەکەشی لەسەرەوەیە من و تۆ هەمووانەشی کە متابعی سیاسەتی فەڵەستینمان کردووە و ئەوەمان بیرە کە دروشمەینە هەبوو کە ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین نوێنەری ڕاستەقینە و تەنها نوێنەری ڕاستەقینەی خەڵکیە منظمة تحرير الفلسطينية الممثل الشرعي والوحيد للشعب الفلسطيني لما الشعار يقبو شعاري بين ريخلاوي رزقاري خوازي فلسطين بو كأم الشعار ودروش مكرابو بدروش مهمو ولاة عربية كان إسرائيل بوليدان لم مسألة بوليدان لميكا منظمة تحرير ياخذ ريخلاوي رزقاري بخشي فلسطين ببيبا نوێنەری ڕاستەقینەی فەڵەستینیان تەنها نوێنەری ڕاستەقینەی فەڵەستینیەکان هەوڵی داکە ئەم بەدی لە ئیسلامیە دروست بکات و قەڵەوی بکە و ئەمە لە ناوچەی غەزەیە ئەنجام درا و ئەم شێخ یاسینە کە دواتر بوو بە بڵێن منەزەری حەماس پارەی وەرگری ئیمکاناتی وەرگووە شەبەکاتی مزگەوت و شەبەکاتی بڵێن فراوانکردنەوەی ئەم ئایدیا و بیر و بۆچوونانی ئیخوانی لەم ناوچەیە پەرپێدا هەتا کار گەیشتە ئەوەی کە لە ساڵەکانی ئینتیفاازەی بەردا ساڵی 1970 و ئەوانە وردە وردە حەماس بەرەو تەشکیل بوونەچێ یعنی حەماس بۆ خۆی دروستکراوی دەستی ئیسرائیلە بە بڕای من ئیسرائیل وەکو دەستنێژراوێکی ئیمپریالیزمی دنیا و سەرمایه‌داری دنیا هەمیشە لەگەڵ دواکەوتوترین و کۆنەپەرسترین جوڵانەوەکانی دنیای عەرەبە سەرکاری هەبووە و بەشێک بۆ لەو پرۆژەیە هاتوۆتە پێشەوە جگەلەوە ئەو قیەمانە ئەو مۆراڵانەی کە وجودی دەوڵەتێکی لەم بابەتە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە دروستیەکە هەمیشە کاریگەری منفی هەبووە لەوەی کە شێوازی هاوشێوەی ئەم جۆرە ڕەگەزپەرستیە لە وڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە یا دروست بکە یاخود درێژە بە ژیانیان نەبات و بیان بژێنێتەوە یعنی سەیری تاریخی حرەکەی قەومی عەرەبی بکە تا و کاتێک کەوا ئیسرائیل پێک نەهاتوە حرەکەی قەومی عەرەبی یعنی وجهەیەکی عەلمانی هەیە بە جۆرێک بەبێ ئەوەی کە لە بەرامبەر دەوڵەتی عوسمانیا پێک هاتووە و دروست بۆ ئەوانە هەتاکو وجهەیەکی دوورکەوتنەوە لە ئیسلام و لە دینی هەیە وەختێک کە کێشەی فەڵەستین ئەقەومێت و دروستە بێت لە سیەکانەوە دیارام کێشەیە سەری هەڵداوە نەگەوەی کە بڵێن لە 1940ەوە کە فەڵەستین دابەش کراوە بە ئیسرائیل و بەشیشی بۆ فەڵەستین لە سیەکانەوە کە ئەم بەرامبەرچێ دینیە لەگەڵ ئەم پرۆژەی سەرمایه‌داری دنیا سەر هەڵەیە ناسیۆنالیزمی عەرەب زۆرتر و زیاتر بە ناسنامە و هەویەتە ئیسلامێکی خۆیەوە ئەچەسپێ لەوانە مەسەلەن بۆ نمونەتان مێشێل عەفلە بەڵێ ئەگەر کەسێک خۆی پێوا بێ عەلمانیە لە ئیسلام دوورکەوێتەوە کەسە ناتوانێت عروبی بێ ئەساسن میشێل عەفلە ئەسڵەن
وتیان لە ئاخرین ڕۆژەکانی ژیانیا بۆ بە مسلمان بە درۆی حیزبی بەعسی عێراق، بەڵام بۆ خۆی لە بنەچەوە کەسێکی بڵێن کریسیان بۆ مەسیحی بۆ، بەڵام ئاوا سەبارەت بە هەویەتی ئیسلامی قساکە. ئەمە بەستمەوەیە ئەم قیەمانەی کە ئیسرائیل لەم ناوچەیە دروستی کردووە بۆتە نوێنەرایەتی کەری، ئەم قیەمانە هەمیشە کۆمەلگای خۆرهەڵاتی ناوەڕاستی بەرەو دواوە بردووە لە ڕووی فەرهەنگی سیاسیەوە. جگە لەوەی لە ڕووی ئابوووریەوە وجودی ئیسرائیل هەمیشە کێشەیەک بۆ لە بەردەم ئیدغامبوونی بازاڕی سەرمایهداری ئەم وڵاتانە لەگەڵ بازاڕی دنیا، هەر پێشکەوتێکی تەکنەلۆژی، هەر هەوڵدانێک بۆ گەشەکردن و ئەوانە بە جۆرێک لە هەڕەشە ئەوە نازانێت لەسەر ئەم پرۆژەی ئیسرائیل و ئەوانە بم معنایەش ئەم منتیقەی سەرنجام بۆتە ناوچەیەکە بەرهەمی وزەی هەرزان بۆ غەرب بەرهەم بێنێت و ئەوانە و هیچ کاتێک نەتوانێت کە تێکەڵ بێت لەگەڵ ئەو تەکنۆلۆژیا و ئەو تەکنۆلۆژیای وەربگرێت کە لە دنیای هەیە. وەرگرتنی تەکنۆلۆژیا و پێشخستنی تەکنۆلۆژیا هەمیشە بە هەڕەشەیەکی سەربازی بۆ سەر ئیسرائیل زانراوە. لە بابەتەوەیە کە ئەو شتێک کە پێوتە تەطبیع و ئەوانە هەمیشە هەوڵێکە دەوڵەتە عەرەبیەکان ناتوانن بیدەن، بەڵام دووباران کێشەیان جێڕێتەوە سەر نقطەیە کە ناتوانن ئەنجامی بن. مەبەستمەوەیە ئەمە بەم معنایی کە تۆ باسێکێ ئەمە واقعاً کاریگەریی زۆر زۆر نالەباری لەسەر دۆخی ئەم وڵاتانە داناوە و قسەکردن لەسەر ئەم مەوزوعە و ئەو تێڕوانینە ڕۆشنکردنەوەی تێڕوانی لە بەرامبەر ئەم پرۆژە ئیمپریالیستیە کاریگەری لەسەرەوە هەیە کە بۆ نمونە لە ناوچەیەکی لەم بابەتەی ئێمەیە ئەگەر قیەمەکان ئەو قیەمانە بێت کە ئیسرائیل هێناوێتی و ئەو نەعەدالەتی کە ئیسرائیل ممارەسەیەکە لە فەڵەستینە ڕەوا بێ دروست بێ و ئەو مخالەفەتەکردنی قانونی نێودەوڵەتی، چونکە بەپی میساقی ئومەی متحیدە هەر کەسێک ئیمزای میساقی کردبێ بە قەرارەتەکانی مەجلیسی ئەمن جێبەجێکە، بەڵام یەک بە دوای یەک ئیسرائیل تەواوی قەرارەتەکانی مەجلیسی ئەمن خاتە ژێر پێوە کە معنایەک بۆ ئەو شتە نایڵێتەوە کە ناوی قانونی دەولیە و مەواسیقی دەولیە یاخود بۆ مەسەلەن ئەوەی کە پێی وترێ حقوقی ئینسان و پارێزگاری حقوقی ئینسانەوە لە فەزایشی لەم بابەتەیە ئەگەر ئەوە بۆ ئیسرائیل ڕەوایە ئەی بۆچی بۆ نمونە بۆ سەدام ڕەوانە بێ کە کورچی میابارانکە. مەبەستمەوەیە کە ئەم مەسائلانە لە ئاستێکی سیاسیە ارتباطیان بەیەکەوە هەیە. وجودی ئیسرائیل لەم ناوچەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی فەرهەنگیەوە ناوچەی ئێمە بەرەو دواکەوتن و وەحشیگەری بردووە یاخود هەر لەو چوارچێوەیە هێشتوێتەوە جگە لەوەی کە لە ڕووی ئابووریشەوە ئاوای کردووە و کۆتایی هاتن بەم دوومەڵە کۆتایی هاتن بەم کێشەیە دەواازەیە کاتەوە بەرەو ئەوەی کە بەرەو ئازادی زۆرتر و ڕفاهی زۆرتر و بەختەوەری زۆرتر بچین. ئەم حلبوونی ئەم کێشەیە بە بڕای من وە کۆتایی هاتن بەم بەرامبەرشەیە کە ئێستا هەیە دا بەشێک پێشینە پێیان وابێ کە تەرحی دوو دەوڵەت وەکو تۆ باسەکە تەرحێکی ڕیفۆرمیستیە یا بێت دەوڵەتێک دروست بێ کە هەموو کەستایە این بێ بەرحاڵ لە بواری سیاست و بە تایبەتی کە وەختێک گێتە سەر ارتیباتاتی نێو دەوڵەتی ئەوانەوە سیاستێک دروستە کە واقعی و قابلی جێبەجێبوونە نەک سیاستێک کە مەسەلەن دەرهاویشتی خەیاڵ و ئومێدی من و تۆ بێ ئومێدی من و تۆ ممکنە ئەوە بێک ئاسان دەوڵەتەکان لەم ناوچەیان نەمێنن هەموو سنوورەکان بسڕێنەوە بەڵام وەختێک دیتە سەر واقعیاتی چی کامەیە کە قابلی جێبەجێبوونەوە ئەکرێ ئەنجام بدرێ ئەویان بەدەستەوە بکری. زۆر باشە هەوڵ شەما من ئەگەر یەک هەر لەسەر مەوری قسانەی تۆ ینی درێژەی پێبین بڵین ئەوەی ئیسرائیل ینی بێجگە لەو ئەوەی کە دەوڵەتێکی قەومی دینی عسکەرتاری و لە هەمان کاتە ینی پاشی بەمانایە لە ڕابطە بە فەڵەستینەکان و پاشیە ینی احتمال نازداخلی خۆ لە ئازادی هەبێ بۆ هین بەڵام لە ڕابطە بە مەوزوعی فەڵەستینەکان و شۆڤینیستە ئۆنسوریە ئەپارتایتە ئەمانە هەمووی معتەرەفە دەولیە ینی پێویست ناکە ئێمە بڵێنەوە جاریکە ئێمە ئیسپاتی بکەین مثبتە تاریخیەن. یەکێک لە مشکلەکانی ئیسرائیل یعنی وەکو دەوڵەتێکی عسکەرتاری خاوەن قودرەت تۆ تەسەووری کە لە منطقەی شەرقی ئەوسەتە وڵاتێکی دیار قومەلینەوەی هێونایڵە یەک کەسی کەش قومەلینەوەی هەبێت تۆ بیر لەمە بکەرەوە هاتۆ وڵاتێکە ینی هەموو جەنگێکە کردوێتی لەگەڵ لەگەڵ ینی بڵێن وڵاتانی عەرەبی دەوڵەتانی عەرەبیە جاری کە بۆ بە مەکسب بووی لە جۆلانەوە بیگرە لە بەسفەی غەربیەوە بیگرە لە غەزەوە بیگرە
باشە و ئێستا حتا ئەگەر بۆی بلوێ و خۆتی ببایە قوتێتی وایسێت حچە متەڕەدیدەوە چەند ڕۆژێکە تاخیری کردووە کە قەزە بگرێ نازانێت چەنە بۆی دەبرێ بێ بەڵام ئەگەر بۆی دەبر بێ يعني فعلا قطاعی غەزە هەمووی تەرحیلەکات باشە ئاوارەی دروزەکە وەجاریکە ئەرزوو ئاوەگرێتەوە يعني سیاسەتی تەوەسعی ئیسرائیل بەشێکە لە کیانی اینجا طبعا ئێستا لەناو ئەم حکومەتەیە يعني بيجي يميني متطرف يعني ديني متطرف اشتياها هذا الموضوع الناسيوناليتي كأنه ديني متطرف باشا يعني سياسة يعني بمشي ويا حتى كخوش يعني زۆر جار نازم مقالات هەیە یا بڵێن ڤیددیو هەیە کە چۆمسکی باسیەکە يعني بەشێ قادەی غەرب يعني بە فکری زایۆنستی يعني وخوان مەسیحین بەشێ لە قادەی غەرب عینەشت بەس بەم منهەجە دینی هاتوون حرەکەتەکەن دوو هاتووە قەزەیەکی دەوڵەتێکی دینی دروست کردووە لە منطقەیەکی پڕ لە دین لە مەسیحیەوە بیگرە لە ئیسلامەوە بیگرە هەر یەهودی هینیتیانە يعني هنود و بوزیەکانی تیانە باشە يعني تاریخ و تڕاستێکی هینی تیا هاتووە لەم منطقەیە ئەم کارە يعني بڵین دینی و قومی و سیاسەتە تەوەسعیە با بەڕێوە بە هیچ شوێ ناگیرێ باشە تۆ ئەگەر يعني ناتوانی لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حرەکاتی تحرری بڵین وەتەنی بینی دوو قەوسە يعني ئەو کە ڕزگار بووە لە ئیستعمار ئەم وڵاتانە لە ساڵەکانی 60 بڵین نەجات بووانە اینجا بورجوازی محلی هاتووە حکمی کردووە قەومیەکان و ئەو هەموو کارەسات و مەساتیان خۆقان بۆ خەڵکی ئەم ناوچەیە بەڵام يعني حرەکەتی مقاومەت دژی وجودی يعني بڵێن دژی کۆلۆنیالیزم دژی زوڵم و زۆری ئیمپریالیستی لە حربی حتا عێراقیشەوە بیگرە ئەم حرەکاتانە کە هەیە عامەی خەڵک ئێوێ ڕزگاری بێت یعنی ئێوە ژیانێکی خۆشگوزەران بێنێتە ئاراوە قەمع نەکرێ وەکو زمانی مەلەکی وەکو پێشووتر حتا دوایەوەی کە بڵین ئەمریکا عێراقی گرت يعني ئەم حرەکەتانە عادەتەنە يعني استقلالێکرێ و شکڵێکی کە يعني فۆرمێکی کە وەرەگرێت يعني مقاومەی مثلا جەماوەری خەڵکی فەڵەستین من قسەکەم ئەوەیە جەماوەری خەڵکی فەڵەستین خۆی مقاومەیەکی واقعیە فۆرمەکەی کابێ باهین و حزابی سیاسی تەداخلەکە شکڵێکی کە یاتی احتیوایەکە بەنسبەت وڵاتانی عەربی هەمان شت بەنسبەت کوردستان هەمان شت يعني لە هەموو شوێنەکانە جارێکی کە هەر مەطلبێکی ئیجتیماعی هەر حرەکەیەک و ئەترازاتێکی ئیجتیماعی بەرحەق کەیەتەوە سێرەکەی تاراتی برجوازی یان قەومیان ئیسلامیان دینیەکی کە یعنی جارێکە احتیوای ئەمە شکڵەکەی گۆڕێت احتیوایەکە و جارێکە ئەماکە بە سمبلی حرەکەتەکەی خۆی اینجا يعني ئێمە بەنسبە منطقەی شەرقی ئەوسەتەوە بەنسبە منطقەی شەرقی ئەوسەتەوە ئیسرائیل نەکرد مشکلەیەکی واقعية لمنطقة مصدري همو أم يعني كونا فلسطينية بلكو بو بزنجير لملي جماوري كريكانو زخمكيشي أم منطقة حتى لكردستانيشا ما أبغى حتى لكردستانيشا إسرائيل دولي لسا كردستانيشا الرقم هو كالين على أساس زمان بو دفاع لكياني كردستان كان أزال بشو بلان بشيك لكونا فلسطينية كلمنطقة كاهي يعني ممكن بتواني تو يعني أم سياسة التوسعية أم مؤسسة فاشستية أم سياسة عنها وأم استراتيجية تبني كراوة كوتاي بينا هندر وحتى النظام الدولي كوتاي بينا ما في بينا تقريبا خيال يعني تقريبا أول 6 صالة خليكي صلحي أوسلو ندري شو تيشونه كما حتى خمان بدري طولي واقعي بس يكين ألين بلكو بتوان دولتي فلسطيني دروسكن نايكا سياسة استراتيجيتكي أولية سياسة استراتيجيتكي أولية توسعك بشكل امتدادي غرب بشكل صراع جيوبوليتكسي عالمي وحتى بهج قضية هالشوين الدفاع اللي يبقى هذا منهجي كان إلى قيب حرية إنسان وتعرض إنسان ورزقاري بشركان ونية أما كشيء جوري للمنطقة إنجا منقصة كم شيء يعني إما للرابطة بموضوع أمريكا غزة شرقية يعني أم أحداث أنا كادو تبيشون بحثك ويا كل أمشت بينينا إنجا بينين تقييمي سياسة كبكين وآخر نقطة كامية هم باسي كده بتوين بتوزيد السروش بدوين يعني سبح سجيك على أساس أم اعتراض اجتماعي كالعالمي عربية لولاتاني عربية العراق مثلا صديقان من خلق يعني هنا خلق عادتيش بيرن قسمي زوري كاتو تصل جادة بدجي
زوڵم و زۆری ئیسرائیلەکان و دەعمەن بۆ ئەم حرەکە و بۆ حەماس و ئەمانە هاتوۆتە سەر جادە باشە لە وڵاتانی کەی عاصمەکانی تری وڵاتانی عەرەبی لە زۆربیان عینە جەماوەری هاتوۆتە پێ ئاراوە ئایا ئەم حرەکەتە فەرقی چییە یان ئەم حرەکەتە توانێت حرەکەیەکی سەوری بێ لەم وڵاتانە ئایا ئەتوانێت تەجدیدی شۆڕشی میسر و تونس بکاتەوە جارێکیکە ئایا ئەتوانێت تەجدیدی ڕاپەڕینی ئۆکتۆبەری 2019 عراق بکاتەوە عێراقی بینی ئەم دوشتە چییە من حەزەکەم تۆزە لەسەر ئەوەش قسە بکەین ئەگەر بوار هەبێت زۆر باشە وەڵام بەرلەوە من حتممە نەچینە سەر ئەو نوکتەیە پرسیارێک لێرە کراوە بە جوابی بەمەوە دیارە پرسیارە ئاراستێ نایە ئەو کردەی حەماس کردەیەکی ئێرهابی بوویان مقاومەتی بە بڕای من حەماس بێ هەر جیهەتێکی تر بێ پەلاماری سوپای ئیسرائیل مقاومەتە لە فەڵەستینە لە ئیسرائیلە پەلاماردانی سوپای ئیسرائیل مقاومەتە پەلاماردانی خەڵکی سیڤیل تاوانکاریە زۆر سادەیە یعنی باسەکەدا نەک هینیکەین باسەکە لەسەرەوە نیە ئایدۆلۆژیایە میێچێتەوە وەسفی نێگەکەی ممکنە ڕەوتێکی چەپی زۆر ئەو پەرگیریش هەبێتەوەوانە کاری تیرۆریستی ئەنجام بە ناوی بنووی بڵێ ئەم کارە کارێکی تیرۆریستە بەڵام پەلاماردان پەکەکە لە بەرحاڵ قەندیلەکان لە ئینەتر ناوێری ئەم شتانەش بڵێ لە فەیسبوک و ئەوانە حەزرەبی لەسەر فەیسبوک حەزرەبی باسەکە لەسەرەوەیە هینە لەسەر فەیسبوک حەزرەبی ینی دایەخن حسابەکە داخن ناویان بێنی تو باسی ئەبێ وریابی بە وریاییەوە هینکەی بەرحاڵ قەندیلەکان لە ناو پایتەختی تورکیایە پەلامارێکیان دا ئەوانە ئەوە کردەوەیەکی ئێرهابیە نا بە بڕای من نەخێ کردەوەی ئێرهابی نەبوو لە بەرامبەر دام و دەستگایەکی دەوڵەتیاکردن کردەوەی هاوار کەسێکەمە بە ئێرهابەزانە هەرزوو ڕاستە ناڕاستە لە ڕووی سیاسیەوە چەندێک پێکاوێتی چەندێک بێ پێکاوە ئەوەی خزمەت بە ئەژێدایەکەکەوە بخەینە لاوە بەڵام ئەمە ئاوایە لە خێوانیە پەلاماردانی دام و دەستگایەکی داگیر کرد کە وڵاتێکی داگیر کردو دام و دەستگا سەربازەکانی لەلایەن خەڵکێک کە داگیر کراوە مقاومەتە چ گروپێک ئەنجامێدا شتێکی کێ ئازاردانی خەڵکی مەدەنی نەکتەنها کوشتنیشان بە بڕۆی من کردەوەیەکی محکومە و تیرۆرە زۆر سادەیە